نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد، وأشهد أن محمدا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد فإن أصدق الكلام كتاب الله. براستي باشترين كلامي خواي قوريك لقرآن بيروزا أي فرميو، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وباشترين ريبازي محمد المصطفى صلى الله عليه وسلم كرون كراوة ولكتابكاني جيان نامو فما يشتكاني في غمري آزيز خوش ويسمان صلى الله عليه وسلم. وشر الأمور محدثاتها، وهمو خرابيك لويك واتول الريبازكي في غمر صلى الله عليه وسلم لادي وابزاني الريبازكي ترهي للريبازي في غمر جوانتر. وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. براسي هر لا دانيك للربازي بيغمر صلى الله عليه وسلم ورنجيرا ولا إخوة تعالى خوای تعالی قبولی نییە، پێی خۆش نییە، چونکە خوا خۆی ئێمەی خەڵق کردو ئەزانێت چی بۆ ئێمە باشە، لەبەرەوەی هەر کەسێک ئەو ڕێباز و ڕێچکانانە بێنێ بیکا بە ڕێباز لە جیاتی ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم لێی مەقبول نییە و لێی قبول نییە، و بەڕاستی ئەو کەسانەشی کە ئەوانەدا ئەهێنن شوێنەکانیان لە ئاگری جەهەنەمایە. ئازیزان و خۆشەویستەکانم، بابەتی ئەمڕۆمان لە زنجیرە باسەکانی پێغەمبەر ناسیە، صلاة والسلام خوا لپیغمبری عزیز من بی صلی الله علیه وسلم که اکا زنجیری بیستم ام هفته لسر بردوامین لسر باز کردنی جیانی هاوسرگیری پیغمبری عزیز و خوشویست من صلی الله علیه وسلم یا تیروانینی پیغمبری خوا صلی الله علیه وسلم بو مسئله زواج. خوشویستکانم امرو حزکم باز او بکم بو جنابتان که بو گنجان خویان اکیشنەوە لە ژنهێنان، بۆ ژنهێنان کز بووە کەم بووە، هۆکارەکانی چییە؟ حەزەکەم پێش ئەوەی ئەو بابەتە عەرزی جەنابتان بکەم، حەزەکەم هەندێک ئیحسائیاتتان بخەمە پێشچاو تا جەنابتان بزانن وەزعەکە چییە لە دەوروبەرمان و چی ئەگۆزرێ. خۆشەویستەکانم، ڕێژەی شوونەکردنی ئافرەتان لە دەوڵەتەکانی خەلیجی عەرەبیە، سعودیە و ئیمارات و قەتەر و بەحرێن و ئەوانەی دەوروبەریان و یەمەنیش لەگەڵیا گەیشتوتە 35%، یعنی 35% ئافرەتان کە تەمەنیان لە 35 ساڵ تێپەڕی کردووە هێشتا شویان نەکردووە. 35%، یعنی ڕێک سێکوتی ئافرەتان شوو ناکەن، یعنی ڕێک نەکەوتووە بۆیان شوو بکەن، نەک خۆیان نایکەن، ڕێک نەکەوتووە. ئێمەی کۆمەڵگا و حکومەتەکانیشمان بووینەتە سەبەب ئەوەی کەوا ڕێگایان لێ بگرین. لە لوبنانە نسبەی ژن نەهێنان، یعنی هاوسەرنەگیری لە کوڕان و لە کچانەوە کە تەمەنیان 25 تا 30 ساڵە گەیشتوتە 90%، یعنی 90% کچان و کوڕان یەشتان ژیانی هاوسەرگیریان پێک نەهێناوە. سێرەم خەتەرە کە برا بە ڕێزەکانم، لە میسرە 6.5 ملیۆن لە کچان کە تەمەنیان لە 35 ساڵ تێپەڕی کردو شویان نەکردو. 6.5 ملیۆن، یعنی لە ژمارەی هەموو کوردستان زیاتر. ئەمە بەس لە میسرە. لە جەزائیرە، ئەمە هەمووی وڵاتانی ئیسلامە، خۆ من باس ئەوروپاتان بۆ ناکەم، لە جەزائیرە سێکوتی شعبی جەزائیری، نەتەوەی جەزائیر لە سێکوت ڕێک بیکە، یعنی یەک لەسەر سێ لە سێ کەسا کەسێک ژیانی هاوسەرگیری پێک نەهێناوە، ئیتر کوڕان بێ یان کچان بێ. وە لە عێراقی خۆشمانە و ئەیشی بینین بە چاوانی خۆمان عەرزم کردن کە ئێمە شارێکی تقریبا نزیکەی 40,000 کەس بەسەرەوەین، سەیرەکەی لە هەفتەیەکە دانەیەک دوان شای ئەکرێ و ژیانی هاوسەرگیری پێک ئەهێنرێ. بەس خۆزگا بڕۆینە مەحکەمەکان یان کەسانێکتان لێ ئێستا لە مەحکەمە ئیشەکە بزان لە هەفتەیەکە چەند کەس
تەلاقی ژن ئەدا. لەوە بزانن کارەسات ڕووی کردوتە وڵاتی ئێمە ئەگەر فریای خۆمان نەکەوین. ئەمجا با بڕۆینە سەر ئەوەی ئەهەم العەقەبات ئەمام الزەواج. با بڕۆین بزانم چی عەقەباتێلێک چی بربەستێلێک ئێمە دروستەکەین لە بەردەمی ژیانی هاوسەرگیریە کە هەنێکی هۆکارەکەی ئێمەین، هەنێکی هۆکارەکەی حکومەتەکانمانن، هەنێکی هۆکارەکەی نازانم تێنەگەیشتنی هەڵەمانە بەرامبەر بە دینی ئیسلام. گوێ بگرن، من هەنێکی باسەکەم، یەک دووسێ خاڵ باسەکەم عەرزی بەڕێستانەکەم بۆ ئەوەی بزانن ئێمە هاین لە چی وەزعێکاوە چیمان بۆ خۆمان دروست کردووە. أولا طول مدة الدراسة وعدم الزواج إلا بعد الانتهاء من الدراسة. درێژی تەمەنی خوێندن هەتا 18 ساڵ تەواو کات کوڕ بێ یان کچ بێ جارێ سەف شەشی تەواو نەکردووە، ئەگەر نەکەوت بێ لە مەکتەبە هیچ 18 ساڵ تەواو کات هێشتا شەشی تەواو نەکردووە. دوای ئەوەی 4 ساڵ ئەگەر هەر نەکەوێت بە هیچ شێوازێ 4 ساڵ بۆ کولیە ئاسایەکان بۆ زانکۆ ئاسایەکان و 6 ساڵیش بۆ کولیەی تۆپ تەمەنی ئەڕاتە 24 ساڵ هێشتا ئەم کچە شووی نەکردووە ئەو کوڕەژنی نەهێناوە. دوای ئەوە شاوەڕێکات تا تەعین بکرێ و لەم وەزعە خۆشەش کە ئێمە هاین لە ناوێ کە گەنجان هەر یەکسەر تەخەڕوجیان کرد یەکسەریش تەعین نەکرێن، جا ئیتر حاڵەکە بزانە چۆنە. کچی وامان هەیە تەمەنی گەیشتۆتە بانی 30 ساڵ دکتۆرێ، بەڵام خۆی ئەڵێت کە من بیستومە، خۆی ئەڵێ خۆزگایە نە دکتۆرە بۆ ئایم نە کولیەی توبیشم بخوێندایە، چونکە ئێستا کەس نامخوازێ و تازە ژیانیش ناگونجێ بۆ من ژیان بنم بەیەکەوە دوای 35 ساڵ تازە چی بەچی یەکەم. یعنی بەڕاستی ئەمە کارەساتە. بۆ 12 ساڵ خوێندن، بۆ 12 ساڵ بۆ خوێندن دامبرنرێ، ئەی بۆچی کورت نەکرێتەوە؟ ئەم نیزامە نیزامی ئێمەی وڵاتی ئیسلام نییە. یعنی ئەوە نە مهمە خوێندن لای ئێمە ئیلا ئەبێ بە 12 ساڵ تێپەڕم بێ. وەزارەتی پەروەردە یعنی ئیلا ئەبێ وابێ، ئەی بۆ ناکرێ نیزامەکە بگۆڕێ، یاساکەوە شێوازێکی تر بێ کە زووتر گەنجان مەکتەب تەواو بکەن و زووتر فریایی خۆیان بکەون بۆ ژیانی هاوسەرگیری. ئەمە لەلایەکەوە. لەلایەکی تریشەوە ئەم وەزعی کە دروست کراوە بەڕاستی کە حکومەت یعنی بەرپرسی یەکەمەتیایە کە ئەوەیە کە گەنجان تەعین ناکرێن و کە تەعینیش نەکرا وەزعەکە چۆنی پێتێ. ثانيا ارتفاع المهور کە گەیشتۆتە حەدی ئەوەی کەوا گەنج بە ئاسانی ناوێرێ بڕوا داوای ژنێ بکە، داوای خوێنی ئەو ژنەی لێەکەن، تۆ بای دەفتەرێک مەسروفات بەو کوڕە ئەەکەی. کاکە تۆ مسلمانی ئیمانداری قەناعەتت وایە کچت هەبێ و یان کوڕت هەبێ، ئەبێت ئەم کچە بۆ کوڕ بێت و ئەو کچی خەڵکیش بۆ کوڕی تۆ بێ. یعنی ئەبێت ئەم ژیانە بووە و شێوە بڕوا، دەی ئەبێ ئەو پەڕی ئاسانکاری بکەی. ئەم کچە چی بە ئاڵتون بکە، چی پێ بکە ئەگەر ژیانی ناخۆش بێ، ئەگەر کۆمەلگە ئاوای بەسەرا بێ کە ئێسە بەسەرێ هاتووە، ئەی بۆ ئاسانکاری نەکەین؟ ئەی نازانین بەرەکەت لە ئاسانترین لە کەمترین مارەیایە؟ لە هەندێک شوێن بیستومانە پیاوە معقولانی شارەکە یان دێهاتێک زیاتر بڕیاریان داوە لە هەندێک شوێن لە وڵاتی ئێمە نا بەداخەوە، ینی لە هەندێک شوێن ئەهلی دێ و پیاوە معقولانی دێکە قەراریان داوە هەر کچێکیان دابەش و تەنها کەمترین ئاڵتون کە حەڵقەیەکە و سعات یعنی ئاوا شتێلێکی کەمی بۆ بکەن و مارەیەکەی ئاخیرەکەشی قورئان بێ. یعنی کەمترین مارەی با ئەو گەنجانە بێرن بێنە پێشەوە بۆ داواکردنی کچەکانمان، کەمترین مارەی بخەنە بەردەسی ئەو کەسانی کە دێت داوای کچەکانتانەکە بۆ داوای خوێنی خۆیانەکەن. لە ڕاستیە ئەمەش کێشەیە. سێەم قلة المساكن وانعدامها في بعض البلدان. شوێنی نیشتەجێبوون، خانوو، ئەمە گەورەترین کێشەیە بەڕاستی. لە هەندێک شوێنی شاگەیشتۆتە حەد ئەوەی هەر نییە. دەیبرا بە ڕێزەکانم، خوشکە بە ڕێزەکان، طبعا ئەمە مەسئولیەتی یەکەمێکێتە سەر حکوومەت. من پێشنیارێکم کرد لە هەفتەیەک لە هەفتەکانی پێشووترە، وتم حکوومەت ئەتوانێت ئەلەم هەموو عەرزە زۆرە، وڵاتێکی بەرفراوانی زەویەکی زۆرمان هەیە،
زۆر اعتیادیە، یعنی لە جیاتی ئەوەی بیدا بە مۆزەف و فەرمانبەر کە نایدا، یعنی ئەویش نەماوە ئێستا، یعنی هەر کەسێک هەر کوڕ و کچێک ژیانی هاوسەرگیری پێک بێنن با لەگەڵ یا هەدیەیەک لەلایەن دەوڵەتەوە دیاریەکیان پێ بدرێت کە پارچەیەکی زەویە. یعنی ئەمە چی تێچێ؟ ئەمە شتێکی زۆر ئاسانە، یعنی بە بڕیارێک ئەکرێ لەلایەن حکوومەتەوە. یعنی ئاسانکاری لەم مەسائلانە وا ئەکا کە خەڵک گەنجان تەشجیع ئەکرێ هان ئەدرێن بۆ ئەوەی زوو بڕۆنە ناو ژیانی هاوسەرگیریەوە. چوارەم قيام عادات اجتماعية سيئة ذات تكاليف باهظة واستحكامها في كثير من مجتمعاتنا الإسلامية. هندي عادات وعرف وباو بيابوا واي كردوا أبي أو كسي جن أهيني أبي كعمل مكملات مالي بو كعملك بو دابينك يستلم ظروفه أبي مالي بو كعملك إيه ماليش كعملك بخوا ببنجا ورقة درناجي أما حد أقل خانوك شي حاضر بي أيوة شون أبي أي بابا بيراني إيما كاتي خوي كبعاسان ترين شيوا زواج أكراو كاتانا وابون بمشي وازبون كإيسا باسكري وكإيسا أكري أجر وابروا خومان بدسي خومان قركين سري خومانا. طبعا أم قسانم بو خوشكانيشة بو كتشكانا كجوان لمنا وبو باوكي كتشكانا بتايبد، يعني أمانة أمهم بو دايكي كتشكانيش كأمهم الطلبات أنا بالراسي وأكاد كإيما بار لسر خومان قرص كين وخواشمان لبرنجي. بينجم موجة الغلاء الشديد والتضخم الكبير. طبعا أم قيرانشة كإيسر يكردو تولاتي إيما أمش وكاريك أبو أويك خل نويري إن بتايبتي بيكاري بتايبتي جراني لا لحموشتكانا بآساني جنجان ناويرن هنغاو بنان بوش يعني هاوسر جيري. ششم الدخل المحدود بالنسبة للشباب في بعض البلاد إسلامية. لزورك لولاة إسلامية كان يعني هنديك لولاة إسلامية كان براسي جنج بآساني ناتواني خوي بيك بهيني وكو باسم كرت جاري كان تمنيكي زوري الرايشتان هر كلية تواو نكردوا دواي أوشا أمجا تعينات زور جرانة وزور قرصة لهندي ولاتاني إسلامي تعينات تا دصال أخايني والأولات يما هد ديارين يسنورا كي كسنا زاني كي تعينكري وإساب بدعيكي زور خطرش بيابو ولا ناو ملتي إيما كبرسيار لما مسايني آيني أكري لمنو لا خلقاني كي ترش كراوا كوا ما مساوين من مليونيك دينار بدم تعين مكان يسبب مليون تعين تكن يا لسليماني لهندي شلون بس يقلا تعين تكن والله بربرسي كي مليون كي بيد ايش بو خويني ايدات هيك كتر او شربو خويني ايدا بيك كتر او شربو خويني نازا مرات ناو بنقكاني تركيا ونازا مرات شو اما نقبتيه يعني هيك اگر باري نبي ناتونه تعين ببي اي باشا اي لولا وباسا واكن كامهم بن ديوار وقندلي وتشي 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 اي باشا لجيرو بو خلق تعينك كاكا اي بو باشكرا خلق تعين ناكري أي بو تعينا أجر هيا أي بو هموي نبي يتربى بي أو قياهين يدانر كعدالة تيابي برنامج داب الرجريك عدالة تيابي كي أو صفاتان تيابي أو مواصفاتان تيابي زوتر تعين بكريو وهر وهابها مان شوا هتا أقات أخوارو يا مش كشيء كي زور جوري براسي يتر جنج لكيو بتواني نكاسبي هي نا جنجاني أمش ويان بياتو خونا عملها كان نكري كاريا كان يستسير كي جنجي كي اگر ایش کتابی بون منا ایش کتابی کریکاری کتابی گنجی کی کرد اهینی دو چکوش اداله و یکسر دماری پشتی الله سی و طاقتی نامین و امانه مجبور ارویم پنابوین بر او گنجا عربانه کلم نوانن اوان ایش کان من بوکن هزور جار يعني حتى بون منا لمزگو تاکاتی ایش کان زور بیجار سیرکی گنجی کرد طاقتی ایشی کردنی نماو چون كفير كراوين ما ابي دم دا شقين وبكرتنا ودمانه او نظام امريكي كروي كرد ولاتي ايما حوتم إعطاء الكماليات صفة الضروريات وذلك مما يرهق الزوج ماليا وهو لا يزال في بداية حياته العملية الكسبية براسي بريشت هي خوي كماليات لجيانا لناو مال هن يشتي تري زواجه مثلا بون منظمة وقرانو مثلا هول قرتنو أما سائلانك يسال لاي إما كراوة بضرورات يعني كراوة الضرورات أبي أنه مالكي كامل يبو ترتيب بك أو بياوة حتى هيجي نقصان نبي أبم لفظة زور جارباو كدايك ألين مالي كامل هيجي نقصان نبي وباشان هوري بو بقريبو شاي ونازانم أمشتانيك يسال لولاتي إما خريكة تازة بيا أبيت
ئەمەش کێشەیەکی گەورە دروستەکە لە بەردەمی گەنجانە لە کچ و لە کوڕ، یعنی کچەکانی خۆمان یەکەم کەس ئەبن بە خاسە، یعنی ئەبنە قوربانی ئەم عادەتە ناشرینانەی کە لای ئێمە پیا بووە. خۆشەویستەکانم، ئێمە کاتێک ئەمە بربەستانە لە بەردەمی گەنجانە دروستەکەین، لە بەردەمی ئەو کەسانەی کە ژن ئەهێنێت دروستەکەین، بەڕاستی وا بە گەنجانەکەین ڕووبکەنە حرام. فنحن أمام خيارين لا ثالث لهما. إما تنها لبردم دو بجاردين بخوا سيم يعني نية، سيم يعني نية يان أو تانية، إما طريق الحلال أو طريق الحرام، يا ريقاي حلال يا ريقاي حرام. إما من لا وتاركاني بيشوا عرزم كردن وتم خواي قورت شون شهوتي خواردن وخواردنوي لإما دروس كردوا، شهوتي هاو سرگيرشي لإما دروس كردوا. ئەگەر ڕێگای حەڵاڵ ئاسان نەکرێ و نەخرێتە بەردەمی گەنجان، پەنا ئەبەنە بەر ڕێگای حەرام. دواییش ئەبێ لۆمەی خۆمان بکەین. تۆ نابێ بڵێ من ئیلاقم چییە، یان ئەتوانی ئێستا بڵێ جا من کچم گەورە نییە، کوڕم عازە نییە، وا نییە برا بە ڕێزەکانم. ئەگەر من خۆشم نەگرێتەوە، براکەم و خوشکەم ئەگرێتەوە، خزمەکەم ئەگرێتەوە، کەسێک لە ئەندامەکانی عایلەکان مەگرێتەوە، وەسبەی و داهاتوویش بە قورستریشەوە ماڵ و مناڵەکەی خۆش مەگرێتەوە، هەموومانی بەرەکەوین. بۆیە ئەبی ئەم ڕێگایانە ئاسان کەین بۆ گەنجان تا تووشی گوناح نەیەن. خۆتانیش ئاگادارن خۆشەویستەکانم، ئەمڕۆ ئێمە هاین لە بەردەمی چی فیتەنێکە، گشتان ئاگادارن کە فیتنە چواردەوری گەنجانی داوە لەسەر جادە لەناو ماڵەکانتانە، حتى ئەو ئالەت و ئەجیزە و ئامێرانەی کە ها بەدەستی گەنجەکانتانە لە مۆبایلەوە، لە هەموو شتەکان، لە پلەیستێشنەوە، لە سەتەرلایتەوە، هەموو ئامێرەکان گشتی هانی گەنجان ئەدا بۆ ئەوەی کەوا شەهوەتی خۆیان تێرکەن. تەماشای سەر ئەو جەعدانە بکە، ئافرەت و کچ گەیشتۆتە چی حەدێک کە ئەیبینین بە چاوی خۆمان، يعني بس تنها كلوبلنيا كالبرياناية. والله شاب طاقتي جنجان، يعني كج جيشتو تحدي لهندي شنا نكج جنانيش لسليماني او شنانه، يعني سنوري برلاي كالفلكان يعني يترب بحموشي ويك باني جنجانا كابو اوي حرام وجناح كان. اولا دروا لماري شوا او حبو اجهزينا ومال ما نقشتي وايا موبايل كيدا سيمنا لكانش من وايا اذا امهمو هاندرە بۆ گوناح. ئەگەر ئێمە زوو کار ئاسان نەکەین بۆ ئەوەی ئەو گەنجانە لە جیاتی ئەوەی بە ڕێگای حرام ئەو خۆیان تێرکەن، ئەبێ ئێمە ڕێگان بۆ ئاسان کەین بە ڕێگای زەواج و بە ڕێگای حەڵاڵ بگەن بە ئامانجی خۆیان، وەکو چۆن تۆ نانەکەت بە ڕێگای حەڵاڵ پەیا ئەکەی، دەی ئەمەکەی تریش ئەبێ بە ڕێگای حەڵاڵ بێ. لەبەرەوە ئەبێ هەمومان بەیەکەوە دەستێکەڵ کەین، ژن و پیاو، گەنج و پیر، هەمومان خەمخۆری ئەم مەسەلە بین، بەرپرسان و ژێردەستان. کاکە ئەم وڵاتە خۆ حتا بەرپرسەکانیش هەر بەشێکن لە ئێمە. ئێستا حالیان لە کاتی جمعەیە لەوانەیە بەرپرس هەبێ، ئێستا لە وەزیر بێ، لە جمعەیە دانیشتە بێ لە شوێنێک لە شوێنەکانە. خۆ ئێمە هەمومان یەک ملەتین بە بەرپرس و بە ژێردەسەوە. ئێخوا بێ هەمومان بیری لێ بکەینەوە خەمێکی ئەم وەزعە بخۆین کە ئێمە ڕووی کردوتە وڵاتی ئێمە و زۆربەی وڵاتانی ئیسلامیش. لەبەر ئەوە ئەگەر فریای خۆمان نەکەین وەکو ئەوروپامان پێتێ، وەکو ئەو وڵاتانەمان پێتێ کە ئیتر هیچ لە دەست کۆنتڕۆڵ لە دەستی کەسان نەماوە لە هەندێ وڵاتان. بەڕاستی لە ئەمریکا بۆ معلوماتتان ئێستا نسبەی ئەو کوڕانە کە کوڕ ئەخوازیە و بە ئاشکرا و قانونیشی بۆ دەرچووە و یاساشی بۆ دەرچووە و منەظەماتیشەیە دیفاعیان لێکا، کوڕ ئەخوازێ. يعني چی ئەیخوازێ؟ يعني بۆ خۆیان بەیەکەوە ئەژێن دوو کوڕ، ژیانی هاوسەرگیریان وەلێکا تێرەکەن، خۆیان شەهوەتی خۆیان تێرەکەن، کە ئەوە ئێستا محاولاتێکی زۆر ئەکری هەتا لە وڵاتانی ئیسلامیشا جێبەجێ بکرێ. وەکو بۆ نمونە یەکێ لەو پێشنیارەی کە لە مؤتەمەرێکە لە قاهیرە بە ئاشکرا خراوە بەردەستی ئەوانەی کە دانیشت بوون ئەم مەسەلە بوو. 20 ملیۆن کەس لە ئەمریکا ئێستا ئەو ڕێگایی گرتوۆتە بەر. سیر کەنجان شەیطان چی ئەکات؟ وە لە وڵاتانی شەرقی ئاسیا ئێستا
ئەتوانی بڵێ بە سەدەها هەزار لە هەموو ئەو وڵاتانە بە سەدەها هەزار ئافرەت بە ئاشکرا داوێن پیسیەکە. واش نەزانین ئەوە لە وڵاتی ئێمەوە دوورە. بەخوا برا بە ڕێزەکانم لە وڵاتی ئێمەش ئێستا هەیە. گوێ بگرن لە ئیحسایەکان کە لە تەلەڤیزۆن دەرەچێ ساڵانە بزانم چەند شوێنی مساج دائەخرێ لەبەر ئەوەی داوێن پیسی تیا ئەکرێ. کۆڵان ئەتوانی بڵێ گەڕک نییە لە هەولێرە و لە سلێمانیان مساج و شوێنی مساجی تیانە بێت. شوێنی مساج یعنی چی؟ یعنی شوێنی داوێن پیسی. ئەغڵەبی بۆ ئەو شتانە بەکاردێ و لەبەر ئەوەش دائەخرێ لەلایەن پۆلیسەوە. ئیتر ئەبێ ئاگامان لێی بێ. یعنی ئەو شوێنانە ئەگەر ڕۆژانە هەرێکی دە کەس بڕاتە ناو شوێنێک لەو شوێنانەوە بیری لێ بکە بزان حاڵی وڵاتی ئێمە گەیشتۆتە چی حەدێ. کەوابوو دوو ڕێگایە، یا ڕێگای نیکاح یا ڕێگای سەفاح. ڕێگای نیکاح ئەو ڕێگا حەڵاڵەیە کە خوای گەورە حەڵاڵی کردو. ڕێگای سەفاحیش ڕێگاکانی ترن و قوڕش ئەکا بەسەر هەر ملەتێکا کە خوا پەنامان بدا مبتەلا ببێ پێوە. خۆشەویستەکانم، پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان فەرمایشتێک ئەفەرمێت و خوا گوێی بۆ بگرن ئەیکەمە وەکو بڵێ کۆتایی وتاری ئەمڕۆمان. پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان ئەفەرمێ ثەلاثەتون حەق عەلى الله عەونوهم. سێ کەس هەیە خوای تەعالا کردوێتی حەق لەسەر خۆی یارمەتی دەریان بێ. یەکەم الناکح یورید العەفاف، کەسێک کە گەنجێکە کە بێوێ ژیانی هاوسەرگیری بەدەست بێنێ و خۆی لە حرام بەدوور بگرێ. ئەگەر بیکا خوا یارمەتی دەریەتی. خوا وعدی داوە لە قورئانیشە ئەفەرمێ یغنیهم الله من فضله. ئەوە تا پێغەمبەریش ئەفەرمێ خوا کردوێتی حەق بەسەر خۆیەوە یارمەتیان بدا. کەوابوو بەڕێزان، یەکەم خاڵیان کە مەبەستی ئێمەیە هەر گەنجێ بێوێ ئەو ڕێگا پاکە بگرێتە بەر لەبەر خاتری خوا بێوێ خۆی لە حرام بەدوور بگرێ واللهی خوای گەورە یارمەتی ئەدا. و لەبارەی ئەمەشەوە دەیەها چیرۆک لە مێشکی پیاوە بەتەمەنەکانان بڕۆن پرسیاریان لێ بکەن بزانم لە کاتی خۆیان ئەوان چیان بووە کە ژنیان هێناوە و ئێستا خاوەنی چین. بۆیە نابێ گەنجان بترسن. بەڵام لێرە من ئەڵێم بەو پیاوانەی کە ئیمکانیاتیان هەیە و خوای تەعالا ئیمکانیەتێکی پیان داوە، هەر کەسێک لە ئێوە ئیمکانیاتی هەیە و کوڕی هەیە ئەتوانێ ژنی بۆ بێنێ، بازوو ژنی بۆ بێنێ و ماڵیشی بۆ دروستکە، خوای گەورە ئینشاء الله بۆی پڕەکاتەوە. ئەم جاوانە زانێت تەنها یارمەتی دەری کوڕەکەی خۆیەتی بەڵکو کچی یەکێکی تریش ئەپارێزێ لە حرام و ئەبێتە نمونە و قودوەیەکی جوان. و ئەو کەسانەشی کە دەستیان ئەڕوا و ئیمکانیاتیان هەیە با کار ئاسانی بۆ گەنجان بکەن. برا بە ڕێزەکانم خەڵکەیە پرسیار لە منەکە ئەڵێ مامۆسا من 2 جار عومرەم کردووە یا ئەڵێ جارێ دوان حەجم کردووە، ئایا ئێسەش بڕۆم و ئاساییە؟ وەڵڵاهی براکانم خۆی عومرەکردن زۆر پیرۆزە، حەجکردن لەوە پیرۆسترە و فەرزێکی خوای گەورەیە جێبەجێ ئەەکەی. بەڵام یەک جار کافیە ئەو پارەیە کە هەیە بەکاری بێنە بۆ ئەوەی گەنجێ لە گوناح بپارێزی. ئیتر لە نزیکترین گەنجەکانی خۆتۆ دەسی پێ بکە. هەر بڕیار بدە 9 گڵایە 10 گڵایە تۆ سەرفەکەی، ئەو 10 گڵایە بڕیاری بدە ئەم ساڵ بۆ گەنجە سەرفەکەی. کوڕی خۆتە، براتە، کەسێکی نزیکتە، بۆی سەرف بکە لەبەر خاتری خوای تەعالا. کار ئاسانیان بۆ بکە بۆی گەنجانمان لە حرام بەدوور بن. ئەگەر تۆ خۆتیش ببی بە ئەولیا و باڵیش بگریتەوە بفڕیت، ئەی ماڵ و مناڵت فەساد ببێ، برا و خوشکانت فەساد ببێ، چی سوودێکی هەیە؟ یا ڕەبی خوای ڕەحمان پێ بکەی، یا ڕەبی هیدایەتمان بدەی، یا ڕەبی خوای وەمان پێ بکەی کەوا بەکار بەدەست و بەژێردەسەوە بە مەسئول و بە هەموو ئەم ملەتەوە خەمی ملەتی خۆمان بخۆین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت ڕێگای هیدایەت و ڕێگای پاکی و خاوێنیمان پێ پیشان بدەی، خراپە و بەدڕەوشتی و بێ ئەخلاقی لە وڵاتمان بەدوور بگری. یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت ئیسلاحی گەنجەکانمان بکەی، ژیانی هاوسەرگیریان بۆ ئاسان بکەی. یا ڕەبی خوایە ئەم قەیرانە لەسەر ملەتەکەمان لادەی، یا ڕەبی ئەم قەیرانە لەسەر ملەتەکەمان لادەی. یا ڕەبی چۆن بارانی ڕەحمەتت بۆ باراندین، بارانی ڕەحمەتێکیش ببارێنی قەیرانەکە لا ببەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت هەزار سوپاس دەکەین بۆ ئەم بارانی ڕەحمەتەکە بۆمانی ئەنێری. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێکردین. یا ڕەبی خوایە شیفایان بدەی، ئەوەی کە لەم مەجلیسەیە ئەو نەخۆشە یا ڕەبی شیفای بدەی. یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی. یا ڕەبی خوایە کوردستانمان لە دەستی زاڵمان بەدەربێنی. لە هەر شوێنێکا زوڵم لەم ملەتەی ئێمە ئەکرێ، لە سووریا، لە تورکیا، لە ئێران، لە عێراق، یا ڕەبی خوایە هەمومان دەربازمان بکەی. چەندین ساڵە ئەناڵێنین لەژێر دەستی زوڵما، خوا دەربازمان بکەی. یا ڕەبی خوایە تەبایی و برایەتی و خۆشەویستی بخەیتە ناو هەموو لایەنەکانی ئەم کوردستانەوە. ئامین ئامین.